لە دووەمین و کۆتا دانیشتنی دادگادا کە ڕۆژی پێنجشەممە لە هەشتەمین دادگای سزا قورسەکانی دیاربەکر دەستی پێکرد و شەوی ڕابردوو کۆتایی هات. دوای نوتەی بەرگری لە تۆمەتبارانی دۆسیەکە یوکسەل گۆران، ئەنەس گوران و سالم گوران و هەروەها نەوزاد بەختیار وەرگیرا کە ئەمەی دواییان دانی بەوەدا ناوە تەرمی نارینی لە چەمێکدا شاردووەتەوە. یوکسەل گوران دایکی نارینە، ڕەتی کردەوە بکوژی کچەکەی بێت و داوای لە دادگا کرد بێتاوانی ڕابگەێنرێت. ئەنەس گوران کە ئەویش تاوانبارێکی دۆسیەکەی و براگەورەی نارینە، سالیم گوران مامی قوربانیەکەش بە هەمان شێوە تۆمەتەکەیان ڕەت کردەوە، داوایان کرد بێتاوانیان ڕابگەێنرێت. نەوزاد بەختیار کە دراوسەی ماڵی نارین بووە و دانی بەوەدا ناوە تەرمی نارینی لە چەمی ئەغەرتوتماز شاردووەتەوە، ڕایگەیاند سزای گواستنەوەی هەرچیەک بێت من ئامادەم. لە کۆتاییدا دادگا بە تاوانی بەشداری لە کوشتنی منداڵ بە ئەنقەست یوکسەل گوران دایکی نارین، ئەنەس گوران براگەورەی نارین و سالم گوران مامی نارینی بە زیندانی هەتاهەتایی، هەروەها نەوزاد بەختیاریشی بە تاوانی لە ناوبردن یان شاردنەوە یان گۆڕینی بەڵگەی تاوان بە 4 ساڵ و 6 مانگ زیندانی سزادا. دوای چەند مانگێک لە چەندین دانیشتنی دادگا دوجار دۆسیەی دادگایی کوشتنی نارین گۆران کۆتایی هات. دادگای هەشتەمی تاوانە قورسەکانی دیاربەکر بڕیاری کۆتایی لەبارەی دۆسیەکەوەدا. تا ڕادەیەکی زۆر بڕیارەکەی دادگا دادپەروەرانە بوو، هەرچەندە تێبینیمان هەیە دەبوو نەوزاد بەختیاریش بە هەتاهەتایی سزا بدرایە. Nevzat Bahtiyar'ı ise delilleri karartmaktan dolayı 4 yıl. Bütün olumsuzluklara rağmen, bütün ئێمە هەوڵێکی زۆرماندا بۆ ئەوەی لە سەرەتاوە بڕیاری دادگا دادپەروەرانە و پڕ بە پێستی تاوانەکە بێت. بەڵێ بڕیارەکە لەبارەی ئەو سێ کەسەوە کە ڕاستەوخۆ لە تاوانی کوشتنەکەدا بەشدار بوون دادپەروەرانە بوو. بەڵام لەبارەی سزای نەوزاد بەختیار ئێمە بڕیارەکەی دادگامان پێپەسەد نییە و تانەی لێدەدەین و دەمانەوێت ئەویش بە زیندانی هەمیشەیی سزا بدرێت، چونکە ئەویش هاوبەشی کوشتنەکەی نارینە. نارین گوران 21 ئاب واتە مانگی هەشتی ئەم ساڵ لە گەڕەکی تاوشان تەپە لە قەزای باغڵاری سەر بە ناوەندی دیاربەکر لە باکووری کوردستان بێسەر و شوێن بوو. هەشتی ئەیلول واتە مانگی دواتر لە چەمی ئەغەرتوتماز تەرمەکەی لە تورەکەیەکدا دۆزرایەوە و تا ئێستا بە فەرمی هۆکاری ڕووداوەکە ئاشکرا نەکراوە. لە چوارچێوەی دۆسیەی لێکۆڵینەوە لە تاوانەکە 23 تۆمەتبار دەستگیر کران کە دایک و برا و مامی قوربانیەکە لە نێویاندا بوو، لەوانەش 12یان بڕیاری دەست بەسەرکردنیان بۆ دەرکرا.